لە ئێران ئامادەکاریەکان بۆ نەورۆز دەستی پێکردووە و خەڵکیش بە گڕوتینێکی زیاتر لە ساڵانی ڕابردوو خۆیان بۆ ئەم بۆنە نیشتمانیە ئامادەکەن. لە 2 ساڵی ڕابردوودا و بەهۆی کۆرۆناوە خەڵکی ئێران نەیانتوانی وەکو هەمیشە ئامادەکاری بۆ نەورۆز بکەن، بەڵام ئەمساڵ کە زۆربەی خەڵکی ئێران ڤاکسینی دژ بە کۆرۆنایان بەکارهێناوە و لە هەمان کاتیشدا ئامارەکانی کۆرۆنا دابەزیوە، زیاتر لە ساڵانی ڕابردوو خۆیان بۆ ئەم بۆنەیە ئامادە کردووە. امسال حالا هوای عید بهتر از سالهای قبل. ئەمساڵ زیاتر لە ساڵانی ڕابردوو بۆ خۆم هەست بە جەژن و شایی یەکەم و هیوادارم لە ساڵی نوێدا کۆرۆناش نەمێنێت و هەروە هیچ شەڕێک لە هیچ شوێنێکی جیهاندا نەمێنێت. هیوادارم بارودۆخی وڵاتی خۆشمان زۆر باشتر بێت و خەڵک ئاسوودەیەکی زیاتر ببینن. وضعیت مملکت خودمونم امیدوارم که بهتر بشه. نەورۆز یەکێک لەو بۆنانەیە کە خەڵکی ئێران لە ناوچە جیاوازەکان گرنگی پێئەدەن و لە مانگێک پێشترەوە خۆیانی بۆ ئامادە ئەکەن و تەنانەت ناوەندە حکوومیەکانیش بەرنامە و پلانی تایبەتیان بۆ ئەم بۆنەیە هەیە. من بۆ خۆم نەورۆز و ئامادەکاریەکانم زۆر پێخۆشە. حاڵ و هەوایەکی زۆر خۆشە بەڕاستی. هەمەش خوبە. خەڵکی ئێران چاوەڕوانی ئەوە بوون کۆتایی ئەمساڵ و هاتنی ساڵی نوێ هاوکات بێت لەگەڵ نەمانی گەمار و ئابوووریەکان. لە ڕۆژانی کۆتایی ساڵدا هێشتا ئەم هیوایە ماوە و تا ڕادەیەکیش ڕێژەی هەڵاوسان کەمی کردووە. ئەمەش وای کردووە بە هیوایەکی زیاترەوە ئامادەکاری بۆ نەورۆز بکەن. شورهاله خیلی فرق میکنه با سالهای پیش. از تو سالهای پیش حاڵ و هەوای نەورۆز بەگشتی گۆڕاوە. لە کۆندا خەڵک لە مانگەکانی پێشووترەوە خۆیان بۆ ئامادە کرد. لەم ساڵانەدا ئەمە گۆڕانی زۆری بەسەر هاتووە. هەرچەند ئێستا لە چاو 2-3 ساڵی ڕابردوو زۆر باشترە، بەڵام هێشتا ماوێتی وەکو سەردەمی جارانی لێ نەهاتووە. ولی الان نه، به خاطر 100% وضعیت اقتصادی هم هست که این اتفاق میفته. کۆرۆنا و ڕێژەی زۆری هەڵاوسان و گرانی وای کرد 2 ساڵی ڕابردوو بۆ خەڵکی ئێران زۆر سەخت و دژوار بێت. لە ڕۆژانی کۆتایی ساڵ و ئامادەکاری بۆ ساڵی نوێ خەڵکی ئێران ئاوات و خواستیان ئەوەیە ساڵی تازە ساڵێکی باشتر بێت بۆیان و چاوەڕوانی نوێبوونەوە ئەکەن.